بەڕێزانم کاتتان باش بەخێر بێن بۆ کەناڵی هیوا خۆشنەوە. بەردەوام دەبین لەسەر گەشتەکانمان لەسەر هەڵسەنگاندنەکانمان بۆ سووریا تۆزێک ڕادەوەستێنێت تا هاوڕێیان کۆ دەبنەوە. باس لە کۆمەڵێک بابەتی گرنگ دەکەین کە تایبەتن بە پێشکەوتنی جیاوازتر لەوەی کە بینیمان. ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن تکایە شتێکم بۆ بنووسن ئەگەر دەنگم باشە هاوڕێیان تکایە شتێکم بۆ بنووسن ئەگەر دەنگم باشە لەناو لایڤداین باس لە دوا ڕووداوەکانی ڕۆژئاوا و باکووری سووریا و هێزەکانی سووریای دیموکراتی دەکەین وا دیارە هەندێک گۆڕانکاری جیاوازتر هاتنە ئاراوە. شاهۆ لاڵۆ هەربژی زۆر سوپاس کاک شاهۆ، بەخێر بێن هاوڕێیان. سوپاستان ئەەکەم زۆر باشە هاوڕێیان، بەخێر بێن دووبارە هاوڕێیان. وا دیارە من یەک کاتتان ناکوژم، دووەمینیان من حەزم لە سیاسەتی ڕۆژانە و بابەتی ڕۆژانە نییە ئەوەندە کەسی کوشت لێیدا چالاکی کرد فلان و بێوان، حەزم لەو شتانە نییە، چونکە من لە ڕوانگەیەکی استراتیژیکەوە تەماشای بابەتەکان دەکەم، واتە ئاراستەی بابەتەکان بەرەو چێ دەچن باس لەوە دەکەم، بەڵام هەندێک پێشکەوتن هەنا زۆر گرنگن مرۆڤ باسییان بکە و ئەمانە هەندێک ئەگەر کەمیش بێ هەندێک لایەنی استراتیژیمان نیشان دەدەن، بۆیە لەو بەرنامەیەدا باس لەوانە دەکەین. ئەو هاوڕانەی ئێستا لەسەر خەتن ئەوانەی بە تایبەتی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن تکایە وەرنە سەر کەناڵی یوتیوب و بەر لەوەی بێنە سەر کەناڵی یوتیوب هاوڕێیان شتێکتان نیشان بدەم، تکایە هەوڵ بدەن ئەم کارە بکەن و یانیش کۆنتڕۆلی بکەن. ئەو هاوڕێیانەی لەسەر فێسبوک دەمبینن تکایە هەروەکو لێرەدا دەبینن کاتێک چرکە لەسەر ئێرە دەکەی سوبسکرایب هەیە تکایە ئەو سوبسکرایبە بکەن بۆ لەوانەیە پێشتر ئەو کارەتان ئەنجام دابێ، بەڵام لە دوێنێوە نازانم چی ڕوویداوە 600 کەس لە سوبسکرایبی من دەرچووە، واتە 600 کەس منی ئۆن فۆلۆ ئۆن سوبسکرایب کردووە. جا لە ڕووی تەکنیکیەوە ئەم کارە چۆن دەکرێت، چۆن دەبێت 600 کەس لە ماوەی 24 سەعاتدا لە کەناڵەکەی من دەرچوو بن، یعنی ئەگەر ناڕەزایەتێک هەبێ نابێ ناڕەزایەتێکی وابێ، ینی 600 کەس بێکجار بڕوە، لەوانەیە کێشەیەکی تەکنیکی بێ و لەوانەشە ئیتر چی پێڵێن هەوڵێک بێ بۆ ڕێگری ئەم شتانە لە سوسیال مێدیادا ئەکرێن. تکایە ئەوانەی لەسەر فێسبوک تەماشا دەکەن هەوڵ بدەن لێرەدا، یعنی لە ژێر هەر فلێمێکدا ئەو نیشانەیەی لایفی یوتیوب هەیە سوبسکرایب هەیە لەوێ سوبسکرایب بکەن و ئیمێلی خۆتان بنووسن بۆەوەی ببنەوە بە سوبسکرایب، چونکە بخۆتان ئەزانم من لە فێسبوک ناتوانم بۆ ماوەیەکی درێژ لایف بکەم. سوپاستانەکەم دیسە بەخێر بێنەوە. کەکێ ئیسماعیل جارە پێشیە من بە کورمانجی قسە کرد vێژارێ ئەس بە سۆرانی داعافم ئەس هەوڵ دەدەم بە سۆرانێکی باعافم و کورمانجی ژێفان بکەن لە کەرەماخۆ تۆلێرانساوە هەبە ji بۆی هەفتوو و لە زمانی هەفتووژی بەوی ڕەنگی دکارن فام بکەن و توژی دکاری فێری سۆرانی ببی هەواڵن کو بە سۆرانیژی داعافن دکارن فێری کورمانجی ببن. هەواڵن هێژە ئەم دکەون سەر لایفێ ئیدی بەڕێز ئادام مڕادیان لەبەر ئەوەی شتەکانم ناواقعین و دژی پەکەکەن بۆیە من ئون سوبسکرایب کراوم. باشە ئەوانەی کە دژی پەکەکە قسە دەکەن خۆ ئەوانە بە هەزاران سوبسکرایبیان هەیە، 10,000 12,000 100,000 ئەوانەی باکوور ئەوانەی ڕۆژئاوا. کاک ئادام مڕادیان ئەوەت لەکوێینە؟ ئەوە چه ئارگومنتێکە؟ من نە لە دژی کەسم نە لە ئەنگری کەسم، من لە ڕووی هزری سیاسیەوە لە ڕووی واقعەتی سیاسیەوە تەماشای بابەتەکان دەکەم. پێویست بکە ڕێکخنە لە باوکی خۆشم دەگرم
ومن وەکو هیچ کەسێک زۆر ناژەنی لە بۆ حیزبەکان ناکەم و ئەوە کارێکی زۆر زۆر قێزەوەنە تەنانەت حیزبێک کە ئامانجەکەی ئامانزێکی باشیش بێ و تێکۆشانەکەی تێکۆشانێکی ڕەوا بێ کە پێم وایە تێکۆشانی پەکەکە تێکۆشانێکی ڕەوایە بەڵام دەبێ سەرەتا ڕەخنەی لێ بگری ئینجا پەسنی بدەیت ئەگەر نا ئەتۆ دەبێت دەروێش دەبێت دۆگماتیک یعنی هەندێک لە سیاسیەکان هەندێک لە حیزبەکان ئەوە عادەتیانە ئەڵێن دەبی هەموو کەس پرۆپاگەندە بۆ ئێمە بکە هەموو کەس دەبێت لە خزمەتی ئێمەدابێ ئێمە ئەگەر هاتوو ئەوە نەک لە بۆ پەکەکە لە هەموو حیزبێک وایە هەموو حیزبێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە ئەڵێن ئەگەر ئێمە خۆمان پیس کرد ئێوە پاکمانکەنەوە تکایە بەڵام من ئامادەنیم بمە خاولی و دەستماڵی هیچ کەسێک پاک بکەمەوە من ڕەخنەگرم من لە ڕوانگەی ڕەخنەوە لە هەموو شتێک دەڕوانم و لە خۆشمەوە دەڕوانم لە باوکی خۆشم دەڕوانم و هەر لایەنێک پێ دووبارەی دەکەمەوە تێکۆشینەکەی ڕەوا بێ خەباتەکەی خەباتێکی لە خەباتێک بێ لە خزمەتی کۆمەڵگادا بێ من سەرەتا بەڕەخنە دەست پێەکەم ئینجا ئەگەر پێویست بکە دەستخۆشیش لێ دەکەم بەڵام من کەم دەستخۆشی دەکەم من ئەوانەی کە کاری باشیان کردو لە نزیکەوە دەمناسن بە تایبەتی ئەوانەی کە کاری ڕێکخراوی مەدەنیمان بەیەکەوە کردووە دەزانن کە لە پێشودا بە کەسم نەوتووە ئافرین هەرچەندە ئافرین شایستەی ئەوانە بووە بەڵام نەمگوتووە ئافرین چونکە ئافرینکردن یەک خەڵک پێ گێژ دەکەی حەماسەتی خەڵک بەرز دەکەوە دەماری ملی کۆمەڵگا ڕەب دەکەی لە هەمان کاتدا وا لە حیزبەکەت دەکەی وا لەو لایەنە دەکەی کە ئافریمێکت پێداوە چەپڵەت بۆ لەداوە غرور ببێ هیچ حیسابێک لە بۆ کۆمەلگانەکە هیچ حیسابێک لە بۆ ڕەخنەنەکە ئیتر ئەمە بە بەس بێ ئەمە بە دەرسێک بێ لە بۆ هەموو دروێشەکانی حیزب کە لەسەر فێسبوک قسە بەڕەخنەگران دەڵێن قسە بە ئەوانە دەڵێن کە بە شێوەیەکی ئۆبجەکتیڤ بابەتەکان شی دەکەنەوە ئایا بە خۆیان ئامادەن یەک درهەم بنێرنە ڕۆژ ئاوا ئایا بە خۆیان ئامادەن بە خۆیان بچن شەڕەکە بکەن کەواتە ئەتۆ لەسەر فێسبوک چ سوودێک بە پەکێکە و بە ڕۆژ ئاوا و بە خۆسەری و بە نازانم چی دەگەیەنی کە ڕێگا لە ڕەخنەگرتن دەگری ویانیش حەماسەت دەکەی ئەوەندەی کوشت ئەوەندەی لێدا ئەوەندەی بڕاند ئەوەندەی تڕاند ئەمانە سوودیان نییە ئەمانە بابەتگەلێکن بە تەنیا خەڵکی نەخوێندەواری حەماسی هەندێک بۆ ماوەیەکی 24 ساعت بەنجیان دەکەن و دوای ئەوەی بەنجەکەیان نەما ویانیش ڕووداوێکی نەخوازرا و دروست بوو وەکو ئەوەی سەرەکانی وەکو ئەفرین ئەمجارە ئەمانە بە تەواوەتی بێهۆش دەبن بێکەڵک دەبن دوور دەکەونەوە لە سیاست هاوڕێیان ئەمە بەس بوو سێ پێشکەوتنی زۆر گەورە هەنا بەڵام ئەو سێ پێشکەوتنانە هۆکاری چییە کە لە پڕەوە بەیەکەوە هاتنە ئاراوە یەکەمینیان بافێڵ تاڵەبانی و دیارە دوێنێ دوو هەڵمەتی ئەنجامدان یەک هەڵمەتەکە ئەوە بوو بە ئاشکرا پشگیری لە خۆسەری دیموکراتیک لە هێزەکانی سووریای دیموکراتیک و لە هەڵوێستەکانی مەزلوم عەبدی کرد لە هەمان کاتدا پێشوازی لە تۆڵای هەتیم ئۆغڵو واتە هاوسەرۆکی دەم پارتی کرد و پێشوازیەکەشی لە هەولێر کرد لە هەمووی گرنگتر لە خاڵێکی دیکە ئەمانە هەمیانێک بێک باز دەکەین پێشوەچوونەکانی قەسەدا لە ڕۆژئاوای فرات دووبارە دێتە چمانایك چ واتایەکی هەیە لەو کاتەدا چی ڕوویدا کە بە تەنیا ئەمڕۆ هەسەدە نزیکەی 10 کیلۆمەتر لە ئاوی فرات پەڕیەوە ئێستا کەش لەوەیە و لەو کاتانەدا تەماشامان کرد هەڵمەتێکی زۆر گەورەی کرد چەندین دێهاتی ئازادکردن لە هەمویان گرنگتریش هەر لەسەر تەلەڤیزیۆنی ڕوودا و هەر لە هەولێر شێخ دکتۆر موڕشید خەزنەوی هەڵمەتێکی زۆر گەورەی کرد بە تایبەتیش دژ بە ئەنەکەسە وا دیارە لە ماڵی ئەنەکەسە کردی چونکە لە ڕوودا و قسەکانی کرد ئەمانە هەمویان چیمان پێ دەڵێن چ گۆڕانکاریەک لە ئارادایە کە وای کرد شتەکە بە پێچەوانەی 10 ڕۆژ بەر لە ئێستا بسۆڕێتەوە ئیتر وەکو هەموو جارێک پرسیارە سەرەکیەکان دووبارە دەکەینەوە دەرگای جەهەنەم دادەخرێ یان بەکراوەی دەمینێ لە سووریادا ڕژێم ڕووخاوە بێگومان
کۆمەڵێک دەرگا و پەنجەرە کراوەنە و ئەمانە ئەتوانن ئاراستەی ڕووداوەکان بۆ هەموو شوێنێک ببن کە ئێمە نازانین بۆ کوێی دەبن. بێگومان لە ڕوانگەی ئێمە لە ڕوانگەی کەسانی ڕەخنەگەر، کەسانی ئازادی خواز، کەسانی دیموکرات، کەسانی کە لایەنگری بەیەکەوە ژیانن، کەسانی کە ئارەزووی مافی مرۆڤ و سووریایەکی نوێ لە لای ئەواندا زۆر بەرزە، هیوای سەردەمێکی نوێ دەخوازن. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەو قماشەی کە لەوێدا لە بەردەستماندا هەیە ئەتوانین بیکەینە کراسێکی دیموکراسی و مافی مرۆڤ و پێکەوە ژیان، بەڕاستی لەمەدا زۆر زەحمەتە. لە ئێستادا هەرچەندە لە سوسیال میدیادا باز دەکرێت وەشتی سوسیال میدیا لەوانەیە 100% ڕاست نەوێ، لەوانەیە مانۆپۆلاسیۆن کرابێ، بەڵام لە ئێستاوە تەماشا دەکەین ئەگەر کەمیش بێ جێبەجێ هەندێک نیشانە هەنایە کە سووریا بەڕاستی ویانیش دەرگای جەهەنەمی سووریا بەڕاستی بە ئاسانی داناخرێ. یعنی تەماشا دەکەی هێڕشکردنە سەر دارێک، دارسنۆبەری فەقیر لەبەر ئەوەی کریسمەس هەیە، دارسنۆبەر ویانیش ئاگر تێبەردانی، ئەمە واتای چی؟ هێڕشکردنە سەر مەیخانەیە، کشکاندنی قوتووی بیرە، مانای چییە؟ وە لە هەمان کاتدا تەماشا دەکەین بەڕاستی ئەو پرسیارانەمان لەلا دروست دەبن و سێ پرسیاری زۆر گرنگ هەنا تایبەت بە کوردوە. ئەمانە دەتوانن چارەنووسی کوردەکان یەک لای بکەنەوە. سووریا دەبێتە وڵاتێکی سیکولار یان دەبێتە ڕژێمێکی ئیسلامی؟ ئەگەر بۆ ڕژێمێکی ئیسلامی ئایا وەک تالیبان دەبێ ویانیش وەک ئیخوان مسلمین دەبێ کە هەردوو چیان تەجروبەی خراپیان هەیە، هەرچەندە تالیبان بە دواییدا هاتۆتە سەردەسەڵات بەڵام تەجروبەی باشی نییە. سووریا بەرەو لامەرکەزیەت دەچێ ویانیش بەرەو مەرکەزیەت و تۆتالیتەر دەچێ. ئایا کوردەکان، عەلەویەکان، دورزیەکان لە ناو سووریایەکی مەرکەزیدا جێگەیان دەبێتەوە یان نەهتاوەکو ئێستا وەڵامەکەی نازانی. وە لە هەمووشی گرنگتر ناسنامەی عەرەبی سووریا دەمێنێتەوە یان نا. لەو بارانە شەوانندێک گۆڕانکاری هەنا. مەسەلەن پێشتر تورکمەنەکانی نزیک تورکیا ئەمانە لە یەکتری جیا بکەنەوە تورکمەنی نزیک تورکیا، چونکە تورکمەنەکان سوپایان هەیە لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیش، یعنی لیوای ئەتراکێ، جەبهەتول ئەتراکیش هەیە لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیک. تورکمەنەکان دوو بەشن، بەڵام ئەوانەی لە لای تورکیانە وەکو لیوای حەمزە و ئەمانە پێشتر بەرگریان لە هێشتنەوەی ناسنامەی عەرەبی سووری دەکرد. ناسنامەی عەرەبی سووری بۆ ئەوان زۆر گرنگ بوو، تاقە هێزێک کە دژی ئەوە بوو ناوی سووریا عەرەبی پێوە بێ، واتە سووریای عەرەبی هێزەکانی سووریای دیموکراتیک بوون، ویانیش ڕۆژ ئاوا بوو و ئۆپۆزیسیۆنی سووریا بە هەمووی لە ڕاستی هەتا چەپی لە ئیسلامیەتە دیموکراتی لە ژێر کاریگەری تورکیا وە لە ژێر کاریگەری ئەسەددا دژایەتی ئەو داخوازی خۆسەریەی دیموکراتیان ڕادەگەیان، چونکە پێیان وابوو ئەمە پارچە بوون. بەڵام ئێستا تەماشا دەکەی دورزیەکان لایەنگری ئەوە نین کە ناسنامەی عەرەبی پێوە بێ و تورکمەنەکانیشی هاتوونە سەر و دیارە تورکیا لە ناو قەلەقێکدایە. ئەمە نیشان ئەدا کە تورکیا لە ناو قەلەقێکدایە. مەسەلەن تەماشا دکە هەموو لایەنەکان ئەچن لەگەڵ جۆدانی ڕسم دەگرن، هەمویان دەچن چاو پێکەوتن ساز دەکەن ببورن. هەموو لایەنەکان حتا وەفدێکی گەورەی ئەمریکی بە سەرۆکایەتی بەربەرا عەلیفە ئەچێ لەگەڵ جۆلانی دائەنیشێ، بەڵام ڕەت دەکاتەوە ڕسمی لەگەڵ بگرێ. کەچی هاکان فیدانێک دێ کە هیچ پێویست ناکە دیداری لەگەڵ ساکە، چونکە پێش 6 ڕۆژ دیدارێکی یەکەمین دیداری لەگەڵ ساز کرده بوو و ئەمانە پێشتریش دیداریان هەبووە، بەڵام لە پڕەوە لە ئەنقەرە دەفرێ لە بۆ خاتری ئەوەی ڕسمێک لەگەڵ جۆلانی بگرێ و ڕسمەکەش دەبێت بە بۆیم باغواتە بە کراڤات بێ. ئەمە نیشانەی چییە؟ ئەمە نیشانەی ئەوێ بەڕاستی کە تورکیا نیگەرانە و تورکمەنەکانی نزیکی تورکیاش ئەم دواییانە کۆمەڵێک گۆڕانکاریان بینی. گۆڕانکاریەکان ئەوەنە کە هەتا وەکو ئێستا جەبهەتول نوسرا ویانیش جۆلانی پۆست بە تورکمەنەکان نادا و حتا پۆست بە ئیتیلافیش نادا، یعنی ئەو جەبهەیە کە پێی دەگوترا ئیتیلاف، یعنی ئەو ئۆپۆزیسیۆنەی کە لە ئیستانبول پشتگیری لێ دەکرێ ئیتر پۆستی بەوانەش نەداوە. ڕاستە لەگەڵ یەک دوو کەسایەتی ڕسمی گرتووە، بەڵام
بەڵام وەکو پێویست پۆستی بەوان نەداوە پۆستی بەوە نەداوە بۆ ئیسلامیە نەداوە کە نزیکی خۆین جیهادیەکانی نزیکی خۆی بەو جیهادیانی نەداوە کە ئەمانەی نزیکی تورکیانە لە بۆ هەندێ تورکمەنەکان لەو دوو ڕۆژەی ڕابردوودا ئیتر وەفدێکیان پێکهێنا بە زووترین کات خۆیان گەیاندە دەوڵەت باخچەلی چونکە دەوڵەت باخچەلی باپیرەی تورکەکانە باپیری تورکمەنەکانە و لە ڕێگەی دەوڵەت باخچەلی گوشاریان بۆ سەر ئەردۆغان هێنا و ئەردۆغانیش هاکان فیدانی بە زووترین کات نارد بەڵام پرسیارەکە ئەوەیە هاکان فیدان بۆ بە ئەنقەست ویستی ڕسم لەگەڵ جۆلانی بگرێ چونکە جۆلانی پێویستی بە ڕسمە دەبینی هەموو کەس دێ لەگەڵی دادەنیشی هەموو کەس لەگەڵی کۆ دەبێتەوە بەڵام نازانن جۆلانی ئەو دەرگایەی جەهەنەم چ لێ دەکا بەکراوەی دەیهێڵیتەوەیانیش دای دەخا لەسەر سەری چێت بەکراوەی دەهێن لەسەر سەری چێ بەکراوەیی دەیهێڵیتەوە نازانن لە بۆ هەندێ هیچ کەسێک ڕسمی لەگەڵ نەگرت ڕەت دەکەنەوە جگەلەوە یەکێتی ئەوروپا و ئەمریکا و خۆر ئاوا کۆمەڵێک کارتیان لەدەستدایە کارتی پارە کارتی سزای سزەکانی لەسەر سووریانە بەگشتی ئەو سزایانە تاوەکو ئێستاش ماون وەکو قانون و کارتی تیرۆر وەکو باسم کرد کە جۆلانی و هەیە تحریر شام لە لیستی تیرۆردانە کۆمەڵێک کارتی دیکەش کە هێزەکانی ئەمریکا لەوێن و یانیش هێزەکانی سووریای دیموکراتیک وەکو قەڵغانێک دەبیندرێ بەنسبەت ئەوانەوە وەکو قەڵغانێکی خۆرە ئەوە ئەمریکا دەبینێت چونکە لایەنێکی سیکولەریشە ژن لە ناویدا باڵا دەستە بەهێزە ئیتر ئەمانە هەمویان وەکو مەترسیەک دەبین لە بۆ هەندێک کەس ڕسمی لەگەڵ ناگرێ ئەڵێن داخوازی ئێمە جێبەجێ بکە ئێمە تەماشای کردارەکانت دەکەین کردارەکان بەرەو چێ دەچین اینجا ڕسمیش لەگەڵ دەگرین اینجا ئەو سزایانەش بەرەبەرە دەکشنینەوە ویانیش لە لیستی تیرۆر دەرت دێنین بەڵام هاکان فیدان چوو پێیوت کاکە وەرە گوێمە دێ من ڕسمت لەگەڵ دەگرم من دانت پەیدا دەنێم یعنی تێگەی و دوای ئەوە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیشدا لەگە تەلەڤیزیۆنی فەڕەنسیدا بە ئاشکرا گوتی ئێمە وەکو تیرۆر نایان بینین لەبەر ئەوەی نەتەوەی گرتوەکان ئەوانی خست بۆ لیستی تیرۆر ئێمە ئەوانمان ئێمەش ناچار بووین بیان خێنە لیستی تیرۆر ئیتر ئەمە نیشان ئەدا وەکو وتم تورکیا دەترسێ ترسێکی هەیە بابینەوە سەر ئەو گۆڕانکاریانەی کە لەناو حکوومەتەکەی ئەوە ساز بوون لەناو حکوومەتەکەی ساز بوون بەڵام بەر لەو گۆڕانکاریانە بێگومان ناتوانین سەردانی وەزیری دەرەوەی ئەڵمانیاش ئانالینا بایربۆک ناتوانین بەکەم ببینین کە ئەویش هەڵوێستێکی باشی نیشاندا و لە کۆبوونەوەکانیدا کە دیداری لەگەڵ هاکان فیدان کرد و کۆبوونەوەی چاپەمەنی ساز نەکرد لەگەڵ هاکان فیدان بەڵکو چوو لە کۆنسۆلۆسی ئەڵمانیا لە ئەنقەرە لێدوانیدا ئەمەش واتایەک دەگەینێ کە ناکۆچی هەیە لە نێوانیاندا و لەوێدا ڕاستە باسی لەوە کرد کە هێزەکانی سووریای دیموکراتیک ئەکرێ چەکەکانیان دابنێن و بستنە ناو سوپای ئایندەی سووریا بەڵام لە هەمان کاتدا باسی لەوە کرد کە دیمەشق بەبێ کورد نابێ بەبێ کەمینەکان نابێ ئەمانە زۆر گرنگن لە هەمان کاتدا دیداری وەلید جۆن بڵات بۆ لای جۆلانی کە وەلید جۆن بڵات کەسێکە بە دژە ئێران و دژە حیزبوڵڵا دەناسرێ و ئیتر لە لوبناندا کاتی خۆی هەم لەو شەڕانەی کە کراون لە دژی حیزبوڵڵادا بەردەوام ڕۆڵێکی زۆری هەبووە ڕۆڵەکەی بە شێوەیەکی ناڕاستەخۆ کەوتۆتە بەرژەوەندی ئیسرائیل ئەتوانی بڵێن چونکە دژی ئێران بووە ئیتر ئەویش سەردانێکی جۆلانی کرد ئیتر سەردانی هاکان فیدانیشمان باس کرد ئیتر جۆلانی لەگەڵ لە هەندێک لایەنە سەربازیەکانی نزیک لە تورکیا دانیشت بۆ نمونە چوار ڕۆژ بەر لە ئێستا لەگەڵ سەرۆکی توغایی سولەیمان فەیلەقی سولەیمان
کە بە ئەبوو ئەمشە ناسراوە لەگەڵ ئەو دیداری ساز کرد ڕسمێکی کشان هاوکات دیدارێکیشی لەگەڵ سەیف پۆڵات ناسرااو بە ئەبوو بەکر کە سەرۆکی توغای حەمزەیە ئەوانەی لە عەفریندا باڵا دەستن لەگەڵ ئەوانیشدا دیدارێکی ساز کرد و ئەمانە هەردووچیان هەم ئەبوو ئەمشە و هەم ئەبوو بەکر ئەوانە تورکمەنن و بەگشتی ئەتوانین بڵێن پەیوەندی نێوان جۆڵانی و هەیەت و تەحریری شام لەگەڵ سوپای نیشتیمانی SMO کە تورکیا لاینگریان دەکا بێگومان پەیوەندێکی زۆر زۆر خراپە لە پێشتریشدا خراپبووە ئەمانە چەندین جار لە یەکتریان داوە و ئەما لە بۆ تورکیا بەڕاستی خاڵێک کە جێی نیگەرانیە بۆیە ڕاستەوخۆ دەیانەوێ کاریگەری لەسەر حکوومەتی جۆلانی بکەن ڕاستەخۆ لەگەڵ ئەوان قسە بکەن ئەو دیدارانە لە هەمانکەدا ئەو واتایشی هەیە جگەلەوە کاتێک جۆلانی ئەڵێ دەبێ هەموو هێزەکان چەک دابنێن و هەمویان دەبێ بەیعەت بدەنە سوپای داهاتووی دیمەشق ئەوە لە هەمان کاتدا ئەو هێزە تورکمەنانەش دەگرێتەوە بەڵام ئەمانە لە کێکەکەدا تاوەکو ئێستا بەشیان بەرنەکەوتووە ئیتر لە هەمان کاتدا ئەمانە گلەی ئەوەش دەکەن یعنی لە لای تورکیا لە لای دەوڵەت باخچەری و ئەردۆغان کە بۆچی هەیەت و تەحریری شام هەتاوەکو ئێستا لە حەلەب لەگەڵ هەردوو گەڕەک کوردیەکاندا لەناو سازشێکدایە دەستکاری یەکتری ناکەن شەڕ ناکەن لە بەرامبەر یەکتری و ئەمە مانای چییە ئەو پرسیارەش ئاراستەی حکوومەتی تورکیا دەکەن ئیتر حکوومەتی جۆلانی لەو ماوەیەدا هەندێک پۆستی بڵاوکردنەوە و ئەو پۆستانە تەماشامان کرد هیچیان بەبەر سوپای نیشتیمانی نەکەوتن بەرامبەر بەر تورکمەنەکانیش نەکەوتن مەسەڵەن هەندێک نمونەتان بۆ دێنمەوە هەموو پۆستەکان باس ناکەم بەڵام سەرۆکی سوقڕ ئەڵشام کە بە ناوی ئەبوو عیسا شێخ ناسراوە کردی بە والی ئیدلیب سوقڕ ئەڵشام ئیتر یەک لە توند و تیشترین هێزە ئیسلامیەکانی نزیکی هەیەت و تەحریری شامە ویانیش نزیکی ئەڵقاعیدەیە کە زۆر بەتوندی بە هەموو شێوەیەک دەوڵەتێکی نیمچە سیکولاریش ڕەت دەکاتەوە داوای دەوڵەتێک دەکا کە مەجلیسی شوڕای هەبێ یعنی وەکو ئێران بەڵام سونی و لە هەمان کاتدا ئەحرار شام هەیە کە یەک لە بەرپرسیارەکانی ئەمیر ئەلشێخە ئەویشی کردە والی دەوروبەری دیمەشق بەرزاییەکانی دیمەشق ئیتر ئەو ڕێکخراوەش ڕێکخراوێکی بە هەمان شێوە ڕێکخراوێکی زۆر زۆر توندە لە هەمان کاتدا ئەحرار شام کە لەلایەن نوێنەری زەواهیری دروستکراوە واتە ئەبوو خالید سووری دروستی کرد پۆستێکیش پۆستی لازقیە والی لازقیە بەروان کەوتووە ئیتر سەرۆکی ڕێکخراوی ئەلجەبهەت الشامیە ئەبوو عیزەتیش کرا بە والی حەلەب وەزیری دەرەوەش ئەسعەد حەسەن شەعبانیە ئەگەر هەڵە نەبم ئەویش خەڵکی حەسەکەیە یەک لە عەرەبەکانی سونیە و ئەو پێشتریش لەگەڵ هەیەت و تەحریری شام بوو لە ئیدلیب ئەمانە هەمویان گرنگن بابینە سەر ئەو ڕووداوانەی کە ئەم دواییە ئەم دووسێ ڕۆژە باریان ڕوویاندا هاوڕانی سەر فێسبوک ئەوانەی لەسەر فێسبوک چاودێریم دەکەن تکایە هەوڵ بدەن وەرنە سەر کەناڵی یوتیوب و تەماشا بکەن لە یوتیوب ئێوە وەکو سوبسکرایب ماونەتەوە یان نا لێرە دەیبینن کە نیشانەی سوبسکرایب هەیە نیشانەی یوتیوب هەیە لەوێ چرکەیەک بکەن بزانە سوبسکرایبن یان نا چونکە 600 کەس لە کەناڵەکەی من دەرکراوە دوێنێ لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی هونەریەوە ویانیش ئەمە ئیتر هێڕشێکە کراوە بەڕاستی نازانم سەری لێ دەرناکەم بەڵام ئەوانەی لی کەوتونە تکایە هەوڵ بدەن دیسا سوبسکرایب ببنەوە و دیارە فێسبوک یەک دەقە ماوە دوو چەند دەقەی لە بۆ داناوم کە لایفەکەم دەسڕێتەوە
تکایە بە زووترین کات ئەم کارە بکەن و وەرنە سەر یوتوب لەسەر یوتوب چاودێریمان بکەن چونکە لەسەر فیسبوک لایفەکەمان ڕادەوەستی و دەچینە شوێنێکی گرنگی لایفەکەمان. ئەویش ئەوەیە هەروەکو باسم کرد ئەو سێ قۆناغانە باز دەکەین ئێستا کە ئەمانەی کە لەو ڕۆژانەدا هاتنە ئاراوە. دووبارەیان دەکەمەوە دکتۆر مرشید خەزنەوی لە ماڵی ئەنە کەسە لە ڕووداو ئیتر هەڵایەکی نایەوە و ئیتر بەڕاستی ئەو هەڵایە دەوری زۆر بوو لەسەر ئەوانی بۆ گوشارێکی زۆر زۆر گەورە کە من لە جێگای پارتی بم بەڕاستی بەخۆم هەست بە شەرمەزاری دەکەم کە کەسایەتێکی وەها چونکە خەزنەوی ڕاستە شێخێکە موسڵمانە بەڵام بەڕاستی هەموو خەمەکانی هەڵقوڵاوی ناو کۆمەڵگای ڕۆژئاوانە ئینسان نابێ ئەوە لەبیر بکە و هەموو کەسایەتێکی ئیسلامی ئینسان ناتوانێت زەڕبی سفری بکە و هیچ حسابێکی لە بۆ دانێ کەسایەتی ئیسلامیمان هەیە هەڵقوڵاوی ناو کۆمەڵگای خۆیەتی و ئەمانە جێگای ڕێزن و ئەمانە ئەتوانن ڕۆڵی زۆر زۆر گەورە ببینن لە ناو کۆمەڵگادا. ئەویش ڕۆڵێکی وای پێسپێردرا بوو کە ئەنە کەسە و پێدا نزیک بکاتەوە تاوەکو بەیەکەوە بچنە دیمەشق بەڵام ئەمە ڕووی نەدا. ئیتر بۆیە سەردانی هەولێری کرد لەگەڵ ئەنە کەسە دانیش پاشان هاتە سەر ڕووداو ئیتر لەسەر ڕووداویش ئەنە کەسەی شەرمەزار کرد. هەمان کە دەبافێل تاڵەبانی دوێنێ دوو هەڵمەتی یەک لە دوای یەکی ڕاگەاندن لە هەولێر پێشوازی لە تۆڵای هەتیمۆڵ و هاوسەرۆکی دەم پارتی کرد لە هەولێر کردی و لە هەمان کاتدا ئیتر پشگیری خۆی لە بۆ مەزلوم عەبدی دووبارە کردەوە. ئەمە چواتایەک دەگەین لەو کاتەدا. پاشانیش هەروەکو باسم کرد هەڵمەتی سێم ئەمڕۆکە بوو کە هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتر لە ئاوی فورات پەڕینەوە کە پێشتر سنوورێک بوو ئەمریکیەکان بۆیان دانابوو ئەم جارە چوونە ڕۆژئاوای ئاوی فورات 10 کیلۆمەتر چوونە پێش ئێستاکەش لەوێن 4-5 گوندیان تاوەکو ئێستا لە ژێردەستی چەتەکانی تورکیا بە ناوی سوپای نیشتیمانی دەرخستوونە. ئەمانە هەرسێکیان باز دەکەن. هاوڕێیان بە تێگەشتن لەوەی کە لەسەرەوە باسم کرد گۆڕانکاریەکانی حکوومەتی جۆڵانی و مەترسیەکانی تورکیا بەرەو کوێ دەچن بەڕاستی ئەمە دەبینین کە ئەو سێ هەڵمەتەی کە بەنسبەت کوردەکانەوە یانیش بەنسبەت ڕۆژئاوایانیش بەنسبەت هەموو پێکهاتەکان لە باکووری سووریادا هاتنە ئاراوە ئەمە دەبینین کە لێرەدا ناڕەزاییەکی خۆر ئاوا هەیە حتا ناڕەزایەکی ئیسرائیلیش هەیە چونکە ئیسرائیل من پێشتر باسم کردووە ئێمە نابێ بە هیچ شێوەیەک هێلکەکانمان بخەینە سەبەتەی ئیسرائیل وڵاتێکە لە ڕێگەی کوردەکان لە ڕێگەی پێکهاتەکان دەوڵەتە نەتەوەیەکان ئەتوانی زۆر بە ئاسانی ناڕەحەت بکە ناڕەحەتیشیان دەکا بەڵام لە هەمان کاتدا ئیسرائیل وڵاتێکی ڕاسیۆنەڵە وڵاتێکی عاقڵیشە بەرژەوەندی خۆی باشتر دەزانێ و دەناسێتن لە بۆ هەندێک لە دوایین جار زۆربەی جار لە دوایین جار ئەچێ لەگەڵ دەوڵەتە نەتەوەیەکان دەوڵەتە بەهێزەکان ڕێک دەکەوێت و ئیتیفاق دەکات ئەوانەی کە پشگیری لێکردوونە ئیتر بەجێیان دێڵی مەسەرەن ساڵی 1960ەکان لە هەندرێن یعنی سەربازانی ئیسرائیلی ویانیش موساد دەبینران کە لە تەنیشت مەلا مستەفادا هاوکاری دەکردن بەڵام کاتێک ئیتر عەبدولکەریم قاسمیان پێ ڕووخاندن و بەعسی عەرەبە شۆڤینیەکان بە یارمەتی ڕاپەڕینی کورد و ئیتر هاندانی شای ئێران و ئیسرائیل عەرەبە شۆڤینیەکان هاتنە سەر دەسەڵات کە سەدام حوسێن شەکری یەک لەوانە بوو ئەوانە لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمانە ئەمجارە ئیتیفاقی کرد و ئەمانە بەڵێنیاندا کە بە هیچ شێوێک دژایەتی ئیسرائیل ناکەن ئیتر موساد و پەیوەندی لەگەڵ مەسعود بارزانی و لەگەڵ مەلا مستەفا نەما
ئیتر شۆڕش و مۆڕش هەمووی تێکچوو حتا مەلا مستەفا دوای ئەوەی کە ڕایان کرد ئەمانە چوونە ئێران و چوونە ئەمریکا دوای ئەوە مەلا مستەفا ئیتر مەسعود بارزانی بیر لەوە دەکاتەوە کە ئەزانێ کە خۆمەینی لە ئێران ئامادەکاری دەکا لە بۆ شۆڕشێک دژ بە شای ئێران هەم دەیەوێت تۆڵی خۆی لێ بکاتەوە هەمیش ئەڵێ بە دەرفەتێکە بە پێشەوەی شۆڕشەکە بکرێ ئێمە پەیوەندی لەگەڵ خۆمەینی ساز بکەن دێتە ڤێننا لە ڤێننا ئیتر لی دەقەومێ مخابەراتی عراقی پێی دەزانێ چیرۆکەچی درو درێژە بە کورتیتان لە بۆ باز دەکەم تەقەی لێ دەکەن دوو کەس لە هاوکارەکانی ئیتر بەردەکەون مەسعود بارزانی بەرناکەوێ بەڵام ئیسرائیل بە هیچ شێوەیەکی یارمەتی نادا کە ئێمە هەمومان دەزانین ڤێننا پایتەخت وەکو پایتەختی جاسووسی ئیسرائیلیش تەماشا دەکرێت جاسووسی ئیسرائیل لە ڤێن ئەتوانی هەموو شتێک بکە ئەتوانێت ڕێگری لە هەموو شتێک بکە ئەتوانی هەموو شتێکیش بکە بەڵام بە هیچ شێوەیەکی یارمەتی نەدا چه یارمەتی دازانی یاسر عەرەفات سەرۆکی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی فەڵەستین یارمەتیدا و پاسەپۆرتی لوبنانی لە بۆ کردو ئیتر ناردیانە قوبرس لە قوبرسیش بە فڕۆکەیەکی تایبەت گەیاندیانە ئەمریکا بەو شێوەیە مەسعود بارزانی ڕزگاری بوو یعنی ئەوەتان لە بۆ چ باز دەکەم لە بۆ ئەوەی ئینسان لە سیاسەتی ئیسرائیل بەگشتی تێبگا بەڵام ئیسرائیل بێگومان لەمە دووە لە ئایندەدا پەیوەندی خۆی لەگەڵ نەتەوەکانی دیکەی غەیری موسڵمان و غەیری عەرەب باشتر دەکا ئەمە شتێکە ئیتر شاراوە نییە لە هەمان کادا ئیسرائیل بێگومان ناکۆچی لەگەڵ تورکیا هەیە بەتایبەتی ناکۆچی لەگەڵ دەوڵەتی تورکیای ئەردۆغانیدا هەیە و لە هەمان کاتدا لە بۆ ئیسرائیل هێزەکانی سووریای دیموکراتیک لە سووریای ئێستادا گرنگن یانی ئەتوانێ لەبەر ئەوەی ئەمریکی و فەڕەنسیەکان بەریتانیەکان پشگیری دەکەن ئەکرێ لە ڕێگەی ئەوانەوە بتوانێت هەندێک ئاسایشی خۆی لە سووریا بسۆگەر بکە ئەمەش هەیە بەڵام ئەگەر دەوڵەتێک هەبوو لەگەڵ ئەو دەوڵەتە ئیتفاق دەکات لەگەڵ تۆ ئیتفاق ناکات جارێ دەوڵەتێک نییە ئەوەی هەیە ئەردۆغانیش جێی سیقەنیە و ناشی هەوێ ئەگەر جێی سیقەش بێ ئەگەر ئیتفاقیشی لەگەڵکە لە کاتێکدا لەگەڵی دەکا کە ئەردۆغان لە سووریای ئایندەدا 100% حاکم نەبی ئێستاکە هەروەکو باسمان کرد ئەردۆغان بە جۆلانی دەڵێ تەواو ئەمریکیەکان فەڕەنسیەکان بەریتانیەکان ڕسمت لەگەڵ ناگرن من ڕسمت لەگەڵ دەگرم وەرە بەڵام تۆش داخوازیەکەی من جێبەجێ بکە لە بۆ هەندێ ئیتر تەماشا دەکەین وڵاتی ئیسرائیلیش لەو پێشکەوتنانە ناڕازیە ئیتر ناڕازیە چی دەکات ڕێ عەمەلیەوە بەڕاستی من نازانم تەکنۆلۆژی بە هێزەکانی سووریای دیموکراتیک دەدا نازانم یارمەتی ئیستیخباراتیان دەدا نازانم یارمەتی لۆجستیک و مالیان دەدا نازانم یارمەتی دیبلۆماسیان دەدا ئەوەش نازانم بەڵام ئەمە هەیە لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ئەمریکیەکان هێزەکانی خۆیان لە عێراقدا گواستەوە ئیتر بەشێکی هێزەکانی خۆیان لە عێراق گواستنەوە و تەماشا دەکەین ئیتر لە بەرچاوی ئەمریکیەکاندا ئەمڕۆ هێزەکانی سووریای دیموکراتیک پەڕینەوە ئەوبەری ئاوی فورات وە ژمارەیەکی زۆریشیان لە چەتەکان کوشت ئەمە واتایەکی وا دەگەینێ کە سووریا بەدڵی ئەوان بەڕێوە ناسێ لە بۆ هەندێک ئەمانە ئەوە دەکەن لە هەمان کاتدا هەروەکوتم ئەوەی جۆلانیش یعنی ڕنگ بە داخوازی خۆی بێ بەڵام ڕنگ بێ ئەمە داخوازیش ئیسرائیل و داخوازیەکی ئەمریکاش بێ کە نایان هەوێ پۆست بە ئەو لایەنانە بدەن کە 100% وابەستەی تورکیانە 100% گرێدایی تورکیانە ئەمەش زۆر گرنگە هاوڕێیان ئیتر ئەم لە هەمان کاتدا تەماشا دەکەین جگە لە هەڵمەتەکەی خەزنەوی هەڵمەتەکەی هێزەکانی سووریای دیموکراتی هەڵمەتەکەی بافێڵ تاڵەبانیش بە هەمە شێوە گرنگە یعنی 2-3 ساڵ بەر لە ئێستا بینیتان کە کاتێک قەیرانێک دروست بوو ئیتر لە نێوان ئەمریکا و تورکیادا بە نسبەت شەڕی داعش بە نسبەت ڕۆڵی هێزەکانی سووریای دیموکراتیک لە دژی تیرۆردا ئیتر ئەم کاتە تەماشا دەکەین ئەمریکیەکان بافێڵ تاڵەبانیان سواری هەلیکۆپتەرێک کرد بە جلی عەسکەری چوو لە بەرچاوی هەموو خەڵک لەگەڵ مەزلوم عەبدی کۆبووە و باوەشیان بە یەکتریدا کرد وانە ئەمە چێ کردی ئەمە ئەمریکیەکان کردی ینی لەناو ئێمەدا ئەزبەرێکیە لەناو ئەوانەی کە قسە لەسەر سیاست دەکەن ئەزبەرێکیە قاڵبێکەیە پارتی سەر بە تورکیایە تەواو یەکێتی سەر بە ئێران تەواو یعنی سیاست 100%
بەو شێوەیە نیە نە پارتی و وایە نەیەکێتی شوایە یعنی هەندێک بابەت هەنە ئیتر ئەمانە تێدەپەڕێنن ڕۆڵی یەکێتی پەیوەندیەکانی یەکێتی لە بواری دیپلۆماسیدا لە بۆ پارچەکانی کوردستان زۆر 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 زیاترە لە پارتی و ئەم ڕۆڵە هەتا حدێک ئەتوانین بڵێن خۆرئاوا پێیەدا خۆرئاوا پێی ئەدا حتا لە بۆ حیزبی دیموکرات و ئەوانەشێ یعنی ڕاستە یەکێتی ئیعلامێکی خراپی هەیە کادری ئیعلامی خراپی هەیە ناتوانن بەرگری لە خۆیان بکەن زۆر جاردا بەڵام تەماشا دەکەین کاتێک حیزبی دیموکرات و کۆمەڵە و ئەوانە ئیتر چەک دەکرێن و یانیش دوور دەخرێنەوە ئاخیر جار کە ئەوان بێچەک دەکرێن و دوور دەخرێنەوە لە سولەیمانیە پێشتر لە شوێنەکانی دیکە لە دهۆک و لە هەولێر لە سنووری هەولێر ڕوودەدا لە سولەیمانیەدا دەمینێنەوە یعنی سەرباری ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران هەیە ئەوە شتێکی شاراوە نییە ئەم نیش بم لە جێگای یەکێتی ئەتۆش بێ هەر هێزێک بێ لە جێگای یەکێتی لە سلێمانی بێ حاکمی ئەو ناوچێ بکە ناچارە لە بۆ بەرژەوەندیەکانی خۆی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران ڕابگرێ و باشیش ڕابگرێ و هەموو پەیوەندێکی هەبێ ئەمە شتێکی پێویستە لە سیاسەتدا چۆن نەکرێ وەکوتر ئەمە نەکە بەڵام لە هەمان کەندا ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بە گشتی لە مێژوودا وا بووە مەسەڵەن ساڵی 1992 حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکرێت شەڕ حکوومەتی هەرێمی کوردستان یەکەمین بڕیاری شەڕ لە دژی پەکەکە بۆ ئەوەی پەکەکە لاواز بکەنیتر دەردێک بە پەکەکە دەکەن تێگەی ئەوەی دەمینێ بە برسێتی بەبێ پێڵاو ببێ فیشک دەچێت لە شکەوتەکانی باکووردا خۆی دەشاریتەوە ئەوانی دیکە تەسلیمیان دەگرن تێگەی 200 بەتەنیا عوسمان ئۆجەلان نەخوا کوڕک لە هەفتانین و ئەوانەش مەسەرەن بەتەنیا لەوە جبەیەکدا بەبیرندێ 200 کەسیان دەستگیر کرد هەر هەمیان کۆکردنەوە بردیانە کامپی زەڵێ لە کامپی زەڵێ دایانان بەڵام کاتێک تەماشامان کرد ئیتر پەکەکە لاواز نابێ و مەسەلەیەک هەیە وەکو مەسەلەی کورد ئەو مەسەلەی هەتا دوایی ئەمریکا ناتوانێت نازی تورکیا بچێشێ ئیتر تەماشامان کرد جەلال تاڵەبانی هەڵسا لە ساڵی 1993 لە نێوان تورخ و ئۆزال و ئۆجەلاندا ئیتر بووە پردێک نامەی ئۆجەلانی لە بەوەی دەبرد و نامەی ئەوی لە بۆ ئۆجەلان دەهێنایەوە دواییش لە لوبنان کۆنفرانسێکی چاپەمەنیان ساز کرد شەوی دوایی ئیتر تورک و ئۆزالیان کوشت باوە مەسەلەکە پەکرا یعنی مەبەستم ئەوەیە یەکێتی لەو بارەشەوە وەکو بڵێ ڕۆڵێکی پێدراوە ئەو ڕۆڵە بەڕای من ڕۆڵێکی نێودەوڵەتیە ئەوەی کە بافێڵ تاڵەبانیش دوێنێ کردی لە کاتێکدا کە پشتگیری لە هێزەکانی سووریە دیموکراتی کرد ئەوە لە بواری دیپلۆماسی زۆر زۆر گرنگە لە هەمان کاتدا پێشوا لە هەولێر پێشوازی لە وەفدێکی دەم پارتی کرد کە لە ڕۆژانی ئایندەدا ئەمن پێم وایە هەر چۆنێک بێ سەردانێکی ئۆجەلان دەکەن تاکە دەوڵەتی تورکیا مۆڵەتی پێداون کە دەم پارتی سەردانێکی ئۆجەلان بکە ڕنگ بێ هاوسەرۆکەکان نەیکەن ڕنگ بێ پەروین بوڵدان و سری سرۆیا ئۆندەر کە پێشتر لە قۆناغی دیالۆکی 2013-2015دا ئەو ڕۆڵیان پێدرا بودیان کرد ڕنگ بێ ئەوانە بیکەن سەرەتا بەڵام دەم پارتی ئەمانەش هەر دەم پارتینەوە ئیتر ئەم دیدارە ساز دەکرێەوە چەقی دیدارەکان بەتەنیا پەکەکە و ئۆجەلان و ئیمرالی و دەم پارتی و قەندیل نابن باڵکو و سووریاش دەبێت لە بۆ هەندێ ئیتر تەماشا دەکەین ئیتر ئاراستی ڕووداوەکان بەرەو ئێرە دەچن کۆتایی ئەمە کۆتاییە نەخێر هیچ کۆتایی نییە و هیچیش سەرتا نەسوڕمێ سبەینێ دۆناڵد ترامپ بێتە سەردەسەڵات بەشێکی ئەمانە ئیتر بە تەواوەتی بگۆڕێ بەڵام ئێستاکە ڕووداوەکان ئەوەمان پێ دەڵێن کە دەیبینین هەوڕێیان ئیتر ئەمە 48 دقیقە من قسە دەکەم ئەگەر پرسیارێکتان نەبی کۆتایی پێدێنین سوپاس بۆ ئەوانەی هەتاوەکو ئێستا لەگەڵماندا بوون ئەوانەی لە ئایندەدا دەمانبینن تکایە ئەمانەی کە لە سوبسکرایب کەوتونەتە خوارەوە
سەر لە نوێ سوبسکرایب بکەنەوە ئیتر لە ئایندەدا دووبارە بەیەکەوە دەبین ئەوانەی باوەڕیان بە جەژنی کریسممەس هەیە ویانیش بەهۆی ئەوەی لە ئەوروپا دەژین ئیتر ئاوێتی ئەو کولتورە بوونەوە لەو ڕۆژەدا چالاکیەک دەکەن و یانیش پیرۆز دەکەن ئیتر ئەو ڕۆژەشتان پیرۆز بێ لە ئێستاوە ئەگەر تاوەکو ساڵی ئایندە یەکتریمان نەبینەوە ساڵی نوێشتان پیرۆز بێ هەر بژی ئێوارەیەکی خۆش زۆر زۆر سوپاس بۆ پشتگیریەکانتان هەر بژین